سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری ڕوانگە لەگەڵتانم. هاوسەرگیری لە نێوان کورد و عەرەب لەم ساڵانەی دواییدا ڕووی لە زیادبوون کردووە، بە تایبەتیش دوای ئەوەی ژمارەیەکی زۆر عەرەب بە ئاوارەی ڕویان کردوتە کوردستان. هەندێک چاودێران پێیان وایە کە ئەم جۆرە هاوسەرگیریە خەریکە لە حاڵەتەوە دەگۆڕێت بۆ دیاردە و لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا سەرۆکی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و خێزان لە پەرلەمانی کوردستان بە مەترسیدار وەسفی دەکات و پێی وایە کە پەروەردەینەوەی داهاتووی کورد بەهۆی ئەم دیاردەیەوە دەکەوێتە مەترسیەوە. بۆ ئەمە بەستە میوانداری بە ڕێزان ئەحمەد گەرمیانی پارێزەری ڕاوێژکار، کامەران قاسم فەرمانبەر لە سەرۆکایەتی دادگای هەڵچوونەوەی ناوچەی هەولێر، هەروەها لانە ئاراس ماستەر لە کۆمەڵناسی لە سلێمانیەوە لەگەڵمانە. پێش ئەوی بچینە لای میوانەکانمان با بینەری ڕای چەند هاوڵاتێک بین. بوتە بێژم ئەو خۆدان ژنێ بینیت مادەم کورد بیت عەرەب بیت بەس یا ئەخلاق بیت و یا باش بیت بوو ماڵەیە و یا متەدەین بیتن چنینە ئەما شوێرێ پێبایکەتە نانیاسی هەندێک پیش ماڵی پیش کرد. من وەکو خۆم ئامادەنیم هیچ کات لەگەڵ کوڕێکی عەرەبە هاوسەرگیری بکەم. لەبەرەوەی لە پێشترە لە ڕابردووە ئەو خراپەیان کردو بەرامبەر گەلی کورد. ئینسان ئەگەر باشیشیان تیا بێت بوێری ئەوەی نییە کە جارێکی تر تێکەڵی ژیانیان بێتەوە. وەکیازانم یا نعبیت نامن شتێکی نەیە باشە چونکو gelek kayetînayê mesela cerek hadiye çoy yê çoy wekî tirê adeta qadît me wana wekêk nînin yani ihtimalê tey mesela ez wekî eşarî dibêjim belkî ihtimalen yetme wî çîza xwe qebîne ket ewa sax belkî jîkê tu yê li basê wê min neyêke ez ew pêk narehemîl gelek do. بەڕای من هاوسەرگیریکردن بە تایبەتی لەم سەردەمایە کە ئێستا باوە لەگەڵ عەرەبایە بە زیاتر. هەنێ لایەنی خراپ و هەنێ لایەنی باشیشەیە بەلای منە. هەنێ لایەنە خراپەکە لایەنە باشەکەی ئەوەیە کە ئێستەکانی قەیرانی داراییە. کچی کوردی خۆمان بە کۆمەڵێ شت ڕازی نابێ کە کوڕ هاوسەرگیری لەگەڵا بکە. بەڵام عەرەبەکان سەیرەکەی بە کۆمەڵێک شتی سادە و ساکار ڕازیە بن بۆ نمونە لەباری ماڵەوانێ و لەباری ئاڵتون و ئەو هۆکارانی کە هەیە بۆ هاوسەرگیری. ئەمە لایەنە باشەکەیەتی. لایەنی خراپیشەوەی کە لە سبێنێ لە داهاتوە کۆمەڵێ مناڵمان بۆ پەیدا ئەبێ کە ڕەچەڵەکی عەرەب لە ناو ناخیانەیە. کوردایەتی ئێمە ئەسڕنەوانێت چکم مناڵەشێ دەستی دایکا پەروەردە ئەبێ. صار ماكو فرق انه العربي يتزوج كردي او الكردي يتزوج عربي. هیچ جیاوازیەک نییە لە نێوان هاوسەرگیری عەرەب و کورد یان کورد و عەرەب. ئەمە تێکەڵبوونی کولتور و پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێزتر دەکات. ئەمەش ڕنگدانەوەی باشی هەیە. ئیسلامەتیە دا چه فەرقی نینە هەموو ژنێ شکیش قەومی بینیتۆن شکیش عەشیرەتێ بینیت. فەرقی کورد و عەرەب چییە؟ هەموو عێراقی نییە. دەستپێکی یعنی تاثیرە وانە ئەنجی کاتێکردنا وانە ئەوێت ئەوەرە ئەوێش میسر تێناوێت مثلا جنوبی عێراق تێناوێش منطقە جێ دەستی داعش تێناوێت تاثیرە خۆی گەلەکە هەیش ناحیە دیموغرافیا کوردستانی احتمالە تێک چیت وەک زمان وەک کەلتوری کوردستانی احتمالە تاثیری مستقبل ئایندەی تاثیر واتشاپ بەڕاستی من هاوڕانیم لەگەڵەوە نەگەر لەگەڵ عەرەبە ئێمە هەموو کەسێکمان خۆشەوێت هەر کەسێ بێتە وڵاتە حەزەکەین ڕێزی لێ بگرین بەڵام خۆمان لە هەموو کەسێک خۆشترێت یعنی وا پێویستە خۆمان لە هەموو کەسانی تر خۆشتر بوێت ئەمەش بە دیاردەیەکی باشی نازانم کچانی کورد زۆرە و هیچ پێویست ناکا پەنابەرین بۆ ئەوەی کچی هاو یعنی با هاوڵاتیش بێت بەس زمانەکەی جیاواز بێ یان خەڵکێکی بێگانە بێت ئێمە هاوسەرگیری لەگەڵا بکەین و کچانیش هەر بە هەمان شێوە کوڕی وڵاتەکەی خۆمان کوڕی کوردستان زۆر زۆرە هیچ پێویست ناکات هاوسەرگیری لەگەڵ کوڕانێکی ترا بکەن کە نەیناسن نەزان سەربەت چه خێڵێکە یا سەربەت چه عەشرەتێکە. لانە خانبا لە ئێوە دەست پێ بکەین بۆچی وەسفی مەترسیداری دراوە بەم دیاردەیە ئەگەر بوو بێت بە دیاردەش و زیادیشی کردبێ چه هۆکارێک هەیە کە پێی بڵین مەترسیدار؟ بەڵێ سپاسانەکەم تەوەرێکی باشتان هەڵبژاردووە کە لە ئێستاە ئەتوانین بڵین لە حاڵەتەوە دەرچەوە بۆتە دیاردەیەکی مەترسیدار لەسەر کۆمەڵگەی کوردی. با ئێمە زۆر بە ڕاشکاوانە باسی پرۆسەی هاوسەرگیری دووەم بکەین. خۆی لە خۆیان پرۆسەی هاوسەرگیری دووەم خوڵقێنەری کێشەی کۆمەڵایەتیە جاچ ئەگەرە و کەسە ڕەگەزی کورد بێ یا ڕەگەزی عەرەب بێ. بەڵام ئێمە گەر باسی ئەو زەواجانەیە کە لەگەڵ عەرەبەکانە ئەکرێ لانە
بەڵێ بەڵام ئێمە لە ئێستادا باسیەوەکەین یان جەخت لەسەر ئەو حاڵەتانەکەینەوە کە هاوسەرگیری دووەم لە نێوان پیاوی کورد و با بڵێن کچی عەرەبیان ئافرەتی عەرەبە ئەنجام ئەدرێ ئەمە خۆی لە خۆیان بەڕاستی خوڵقەنەری کۆمەڵی کێشەی کۆمەڵایەتیە و کاریگەریەکی ترسناک و خەتەرناکی هەیە بۆ سەرنەوەی داهاتوو بەو پێی کە ئەو دوو کەسێک کە هاوسەرگیریەکەن دوو کەسن زۆر جیاوازن لە ڕووی بیرکردنەوەەوە لە ڕووی کللتورەوە لە ڕووی شێوازی ژیانی کۆمەڵایەتیەوە هەر لە قۆناغەکانی سەتایی تەمەنی مناڵێتیەوە هەتا قۆناغی گەورەبوون و کامەڵبوون زۆر جیاواز لە یەکتری گەورەبوون لە دوو بیئەی کۆمەڵایەتی زۆر جیاوازە بوون عادات و تەقالید و کولتور و شێوازی بیرکردنەوەیان جیاوازە لەبەرەوە ئەم زەواجە نوێ نییە لە ناو کۆمەلگای کوردیان نوێ نییە کە تێکەڵاوبوونی عەرەب و کورد مەترسی ئەو دیاردەیە زیاتر لەبەر خاتری ئەوەیە باسەکرێ کە ئاوارە عەرەبەکانن کە با بڵێن توێژێکی فەقیر و تا ڕادێک نەخوێنەوار و خێڵەکی عەرەبەکانن کە تێکەڵ بە کورد دەبن ئێستا ئەتوانم بڵێم ئەوە تەنها تەوەری سەرەکی نییە تەنها مەترسێکە لەو ڕوانگەیەوە نییە بەڵکو تۆ لەو ڕوانگەیەوە مەترسی لەسەر کۆمەلگا دروستەکە گەر باسی بکەین و قسەی لەسەر بکەین کەوا ئەم دوو کەسە چ ژن و چ پیاوەکە ڕادەی گۆنجاندن لە بینیانە زۆر زۆر کەمە پاشان لە داهاتووە کۆمەڵێک مناڵ نەوەی داهاتوو ئەخرێتەوە کە ئەتوانم بڵێم تووشی جۆرێک لە قەیرانی ناسنامە بنواتە و کەسە نازانێ ئایا بەڕەچەڵک تەواو کووردە یا بەڕەچەڵک تەواو عەرەبە ئەمە کاریگەری هەیە لەسەر کاڵبوونەوەی قەومیەتی کورد و کاڵبوونەوەی زمانی کورد کاڵبوونەوەی دابوونەریت و کولتوری کورد و لە هەمان کاتیشە جۆرێک لە نەوەیەک دروستەکە کە سەرگەردانە یا سەر لێ شێواوە لە بینی دوو جۆر لە کللتوری جیاوازە دوو جۆر لە ژیانی کۆمەڵایەتی جیاوازە کە نازانێ بەکام ڕێچکەیە ئاراستەی خۆی بکات. سپاس دەکەم دەینەوەلات کاک ئەحمەد کاریگەریە یان با بڵێن گرفتە یاساییەکان چین کە دێنە بەردەمی ئەمەیان ئایا گرفت هەیە ئەسڵەن بێتە بەردەمی ئەم زەواجانە؟ بەڵێ زۆر سپاس گرفتمان زۆرە چونکی ئەو پرۆسەیە کە ئەنجامێدن هاوسەرگیری نێوان کچی عەرەب و کوڕی کورد یاخود پیاوی کورد 95 سەرکەوتونین ئەو ڕێژەیە کە باسەکەم چونکی ئێمە بەنمونەوە زۆربەی زۆری ئەو هاوسەرگیریانە هەمووی بەرەو جیابوونەوە ئەڕات لە 95 فەشل دێنێت سەرکەوتو نابێت هۆکارەکانشان هۆکارەکەشی ئەو زەواجە وەکو لە دادگا کارەکەن حاڵاتی تەلاق زۆرە لەم هاوسەرگیریانە بەڵێ ئەڵم ئەو ڕێژەیە 95 ئەو ڕێژەیە تەواوەتی باسیەکەین زۆر زۆر بووە ینی زۆر زۆر ئەو دیاردەیە ینی سەرکەوتونی ئەو پرۆسی هاوسەرگیری لە نێوان کچی عەرەب و کوڕی کورد یاخود پیاوی کووردا وە زیاتر ئەو دیاردێژ باوە لە پرۆسەی هاوسەرگیری دووەمدا ئەنی پیاوەکە ژنی دووەمە بەو پێی کە لێرە ئێستا هاوسەرگیری دووەم بەبێ پرس و ڕەزامەندی ژنی یەکەم ناکرێ ئەمە گرفت دروست ناکە یان لە دادگا تەنها بە فێڵ و بە فێڵ بردوانەتە سەر؟ بەڵێ خۆی ئەو دیاردێمان هەیە ئەنی ئەو حاڵەتەمان هەیە ئێمە دادگاکانی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک پرۆسەی هاوسەرگیری دووەم ئەنجام نادرێت بەڵام لەواچە خەڵک عیلاجی کرده بێتە بۆکەم بەڵێ باسیەوەشت بۆکەم دادگاکانی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک پرۆسەی هاوسەرگیری دووەم ئەنجام نادرێت ئللا بە ڕەزامەندی هاوسەری یەکەم نەبێت لێرە لەم حاڵەتە لەم دیاردانەدا ڕوو ئەکەنە دادگاکانی دەرەوەی هەرێمی کوردستان کەرکووک یاخود شارەکانی تر لەوێ ئاسانکاری زۆرترە ڕەزامەندی زۆرتر زۆر بە ئاسانی وەرئەژیرێ زۆر زۆر ڕوو ئەکرێتە ئەوێندر ئەوێ باوترە پرۆسەکە ئەنجامەدەن و هاوسەرگیریەکەکەن لەوێ ئەکرێت. کا کامەران پێت وایە هۆکاری ئەم زیادبوونی ئەم دیاردەیە زیاتر پەیوەندی بە قەیرانی داراییەوە هەبێت یان پەیوەندی بەو تێکەڵاویەوە هەیە کە بەهۆی ئەوەی کە عەرەبەکان زۆر هاتوونەتە ئێرە؟ زۆر سپاس بۆم دەرفەتە هەردوو هۆکارەیە لە ئەسڵدا هەم هۆکاری مادی هەیە کە دەبینی ڕۆژانە مارە بڕین دەکرێت بە مەبلغێک مارەی زۆر کەم هەم لە مارەی پێشەکەی هەم لە پاشەکەی وەزائیدی هۆکاری کۆمەڵایەتیشەیە کە ڕازیبوونیان لە یەک ماڵدا ژیان بەسەر بن نەگوەکو با بڵێن کچانی کوردی خۆمان کە ئەوەل مەرجیان بوونی ماڵێکی جیایە و هۆکاری دووەمیشان ئاسانتر بوون بوونی
هاتنی ئەو ئاوەرە عەرەبانەیە بەهۆی ئەوە ممکنە خۆیان عەشاردن لێرەدا زیاتر ببینەوە شانسی وەرگرتنی ئیقامە و ئەو جۆرە بابەتانیان هەبی بەڵێ ئەوانە هۆکار مەبەستت ئەوەیە لەلایەکەوە پیاوەکان ژنێکی هەرزانتر ئەهێنن لەو ژنانەی کە لەم کچە کوردانەی کە مەرجیان زیاترە وەکو بازاڕێک لەلایەکی شەوە ئەوان لەلایەنی ترەوە سوود لەو زەواجە وەرەگرن کەواتە زەواجێکی تا ڕادەیەک مەسلحەتە دەتوانین بڵێن وایە دەتوانین بڵێن وایە لەبەر ئەوەی ڕۆژانە دەبینین دەبیستین بەخۆیان باز دەکەن بۆ ژنێکی عەرەب دەڵێ کاکە ژنێکی عەرەب هێناوە 2 ملیۆنی تەکلیف دەکە هەر ئەو 2 ملیۆنە زۆر زۆر مەبلەغێکی باوە لە سەرزاری خەڵک دەڵێ من ناچم ژنێکی کورد بێنم بۆ نمونە دوو دەفتەر زۆر جارە سەمانجێ لێ دەبی دەڵێ 2 ملیۆنی تەکلیف کردێ ناچم من ژنێکی کورد بێنم تەکلیفی دوو دەفتەرم لەسەر بوەستی بەڵێ هۆکاری دارایی هۆکاری کۆمەڵایەتی و هۆکاری تریشیان هەیە بۆ نمونە کچی عەرەب زۆر گوێ نادەن بە جیاوازی تەمەن لە بینی خۆیان و کوڕەکانیان بۆ نمونەگە چەند ساڵێک لە خۆیان گەورەتر بێ کوڕەکان زۆر گوێ پێ نادەن هۆکارشتر بوونی باری هاوسەرگیری حالەی زەوجی بۆ نمونە زۆر لایەن ئاسایی ئەگەر وەکو کاک ئەحمەدیش ئاماژە پێدا ئەگەر شوو بکەم بە پیاوێک ئەگەر ژنی دووەمی بی یاخود متەڵەقە بی یاخود ژنی مردی بی با بڵێن بێوە مردبی جێبیستی ئەو خاڵانە نابن و بۆی ئەوانەش بە هۆکار دەزانین باشە کاک ئەحمەد چ هیچ گرفتێکی یاسایی ناچێتە بەردەمی پیاوێک کە کچێکی 15-16 ساڵی ئەیا بە پیاوێکی بەتەمەن بۆ نمونە بۆ ئەوەی کە مەسلحەتێکی بەرژەوەندیەکی وای هەیە کە ئێوە ئیقامە لێرە وەرگێ یان بتوانێت ئیستیقرار بکا لێرە یان تەنانەت لەوانەیە مەبەستی خەتەرتریشی لە دواوە هەبێ بەڵێ خۆی گەرگوێ بدەن بەو شتانە پرۆسەکان زام نادرێت بەڵام زۆربەی زۆری ئەو پرۆسانە ئەکرێت زۆربەی زۆریشیان بەنهێنی ئەکرێت ینی لایانی دادگا ناکردنە بەر زۆربەی زۆریان ئەگەر ئەو پرۆسانە ئاشکرا ببن دادگا چییە سزای بۆ داناوە لێرە سزای هەیە دادگا سزای بۆ داناوە بەپێی مادەمان هەیە نەسی قانونیمان هەیە مادە دا فقرە 5 باری کەسیمان هەیە هەر کەسێک زەواج بکە لە دەرەوەی دادگا ئەو یاسایە ئەو مادەیە سزای بۆ داناوە و ڕێکاری یاسای لەگەڵ ئەنجام بدرێت بەڵام ئەگەر هاوسەرگیری دووەم بێت لێرە سزایەکەی تونتر کرێ و زیاترە و ئەچێتە بواری توندوتیژی خێزانەوە سزایەکەی لێرە 10 ملیۆن دینار غەرامەیە و هەروەها 6 مانجیش حەبسە ئایا دادگا ئەمەی بەجددی وەرگرتووە کە بە دوای ئەو کەسانە بچێت کە ئەم زەواجانە ئەکەن و کردوانە بە دیاردەیەکی بەربڵاو و دواتریش بەجیابوونەوە وەکو باسیەکەن بەڵێ دادگا خۆی دادگا ینی ناچێت بە دادەچوونی بۆ بکاتە شتانە ئەتا کەسەکان تاکەکان نێن ینی داواکە نەجوولێنن یان سکاڵات تۆمار نەکەن یاخود شتەکە کێسەکان نەبنە بەردەم دادگا بە دادەچوونی بۆ هیچ کەسێک هەیە گیرا بێت و غەرامەکرابێت لەسەر بەڵێ هەبووە 1 ملیۆن دینار غەرامە کراوە و سزایەکەشی بۆ ڕاگیراوە کراوە بەڵام ئەوانە زۆرتر زیاتر نهێنی ئەکری ئەو پرۆسی هاوسەرگیریانە بە نهێنی ئەنجامەدرێت زەواجە کاکەن لە لای مامۆستایشی ئاینی تر نایەتە دادگا بەڵێ لانەخان وەکو لە قسەکانەوە بۆمان دەرکەوت زیاتر وەکو حاڵەتێکی بازاڕی لەوە ئەچە سێرکرێ وەکو بازار کە کچە کوردەکان بەشتی کەم ڕازی نابن و کچە عەرەبەکە بۆ بەرژەوەندی خۆی بێ یا بەرژەوەندی کە سوکاری بێ گوێنایەتە ئەوەی پیاوەکە ئەو مواسەفاتانی تیابێت کە کچێکی کورد پێی ڕازی نابێت ئەمە ئەچێتە چ بارێکەوە لەلایەنە کۆمەڵاتێکەوە لەلایەنە کۆمەڵاتێکەوە ئەتوانین بە شێوەیەکی وان نایبرێنی بڵێن ئەم زەواجەیە ئەم پرۆسەی هاوسەرگیریەکی موقەتە واتە ماوەیەکی کاتی ئەخانێ هەر ئەوەنەیە کە مەسلحەتی ئەو دوو لایەنە کۆتایی هات پرۆسەکە هەڵەوەشێتەوە چونکە بەسەراحەت ئەو کەسەی ئەو پیاوەی کە هاوسەرگیری دووەمەکە و هاوسەر یەکەمی هەیە فەراغێکی هەیە لە ڕووی سۆزداریەوە بێ لە ڕووی عاتفیەوە بێ یا مەسەلەن هینێکی هەیە چۆن دەڵێ با بڵێن کەم و کوڕیەک هەیە لە حاڵەتی کۆمەڵایەتی و خێزانی ئەو کەسەیە هەوڵەیە ئیشباعی کات هەوڵە ئەو حاڵەتەی پڕکاتەوە بە هەمان شێوە ئەو کچەش کە عەرەبە و هاوسەرگیری لەگەڵ کوردەکە ئەویش بەرژەوەندیەکی هەیە وەکو کاک ئەحمەد و کاک کامەران باسییان کرد ئایا بۆ وەرگرتنی ئیقامە بێ یا بۆ ئەو بێ بۆی خۆی تەسبیت کا لە هەرێمی کوردستان یان لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە لەو شێوازەی کە گوزەرانێکی ناخۆشی هەیە و ئاوارەیە لەو حاڵەتە بێتە دەرەوە
ئەتوانم بڵێم بەنەمانی ئەو پێداویستیە بەنەمانی بەرژەوەندێکە پرۆسەی هاوسەرگیریەکە ئۆتۆماتیکی هەڵەوەشێتەوە هەروەکو چۆن کاک ئەحمەد ئاماژەی پێکرد لە سانەوە پێنجی ئەم شێوازی هاوسەرگیریانە شێوازێکن کە فاشیلن هاوسەرگیریەکن کە سەرکەوتوو نابن ئەو جیابوونەوانە شتێکی باشن شتێکی ئەرێنین بۆ کۆمەلگا کە ئەو ژن و پیاوانە جیا ئەبنەوە لە دوای فترەیەک ئەکید شتێکی باش نییە بە تایبەتی ئەگەر مناڵ هات بێتە بینەوە لەبەرەوەی خۆی لە خۆیان پرۆسی هاوسەرگیری دووەمەک پێشتر ئاماژەم پێکرد کۆمەڵی کێشەی کۆمەڵاتی بە دوای خۆیان ئەخولکەنێ لە هەموو لایەنەکانی ژیانەوە ئەگەر سەیریکەی بەڵام ئەگەر لەو حاڵەتەیە مناڵی شات بێتە بینەوە ئەوە بەڕاستی ئەتوانم بڵم کێشەی زۆر گەورە و زۆر سەخت ئەخولکەنێ بۆ کۆمەلگای کوردی لە داهاتووە و کاریگەریەکانیشی بە تەواوەتی لەسەر کۆمەلگا بە دەرەکەوێت لە کاتێکا کە ژنی دووەمی بەسەرایەت لە کچێکی 15 ساڵی عەرەبی بەسەرایەت لەوانەیە نەوێرێ شکات بکە بەڵام خۆی بۆ خۆی ئەمە کارێکی نایاساییە کە پیاوەکە ئیکات کچێکی لە تەمەنی بچووکتر ئەهێنێت و فەرقی تەمەن و ئەوەی کە عمری بچووکە ئەمە یاسا ئەبێ ئیلا چاوەڕێ بکە کە خێزانی یەکەمی شکات بکە بۆ ئەوەی بچێ بە دوچوون بۆ ئەو قەزیە بکە یان چی؟ بەڵێ خۆی لێرە سکاڵا ئەجوونێ بۆ کەسانی کە تاوانیان لێکراوە ینی یاسایی بنەماکانی سزاییمان زیاتر ئەگرێت و بنەماکانی سزایی ئەڵە سکاڵە ناجوولێنە ئیلا لەو کەسێک کە تاوانی لێکراوە دادگا خۆی بە دادوەچوونی بۆ ناکات ینی حەقی عام خۆی جولاندنی سکاڵایەکە جولاندنی سکاڵایەکە حەقی عام دەست پێکات لێرەوە ئەگەر داوایەکە سکاڵایەکە ئێمە لە کۆمەلگایەکان ژن زۆر جار هەڵواستێ بۆ آخر ئەم کێسانی ئێمە وەکو ئەوە نییە مەسەلەن وەکو کوشتن و وەکو ئەرهاب و وەکو شتی تر بێ ینی پۆلیس و مکافەح و ئەو شتانە تەداخلی تێداکەن ئەوانە تایبەتن بە باری هاوسەری و باری کەسیەوە زیاتر ینی توندوتیژی خێزانەوە ینی ئەوانە ئەوە ئەکەونە باری کەتنەوە نەک باری تاوانەوە ئەوانەی کە تاوانن ئەوانە حکوومەت و دادگا بە داداچوونیان بۆکە ئەو کێسەکان ئەجوولێنێ و بەبێ ئەوەی لایەنەکان سکاڵە تۆمارکردن بەڵام لێرە ئەو کەسێک کە تاوانەکی لێکراوە ئەوە تاوانە ینی بە پێی مادە دا فەقەڕە پێنجی یاسای باری کەسی تاوانە هەر کەسێک هاوسەرگیری بکات لە دەروی دادگا بە تاوان ئەژمارەکرێت بە کەتن ئەژمارەکرێت بۆ جولاندنی کێسەکە ئەبێت لایەنەکانی داواکە بچولێنە. بەڵێ سپاس کا کامەران بۆ پێی کە بەڕێزت لە دادگا کارەکەی ئەم دیاردەیە بووەتە هۆکارێک بۆ ئەوەی کە زەواجی نێوان هاوسەرگیری نێوان کورد و کورد زیاد بکە یان کەم بێتەوە مهمترین شت لە زەواجی ڕغبەتە ئەو ڕغبەتەش لە بینی کوردێک و کوردێکی بی یان کوردێک و عەرەبێکی بی یان کوردێک و تورکێک بی یان ئەمریکیەک بی یان بەریتانیەک بی کێشەنی ینی ئەو مهمترین شت لە خاڵی زەواجی بریتە لە ڕغبەت ئیدی بەنسبەتی ئەو وەزعی ئێستاش هەیە بوو نمونەبووی مەبەستم کاریگەری کردبێتە سەر کچەکان کە بە ئاسانتر بچنە ناو پرۆسی هاوسەرگیریەوە بۆ ئەوەی پیاوەکان ڕوونەکەنە ئەو ئاوارانە لە ئێستادا لەو چەند ساڵی بۆ دواییدا ئەو وەزع داراییە کە ئێستا لە کوردستان هەیە کاریگەری کردیتە ئەوەی کچان بە هەندێک مواسەفاتی کەمتر ڕازی بن لە چاو چەند ساڵی پێشتر کە با بڵێن بجە هەبوو و چاو بەڵام لە ئێستادا بوونی ئەو زەواجەی نێوان عەرەب و کوردی کاریگەری کردبیتە سەر زەواجی نێوان کورد و کوردی نەخێر هەروەک خۆیەتی لانەخان پێتان وایە کە ئەم گرفتە تەنها لە کاتێکە کە هاوسەرگیریەکە لە نێوان کوردێک و ئاوارەیەکی عەرەبە گرفتەکە گەورەیە یان ئەوانەشن کە بە ئاسایی کە ئێمە ئەبینین لە نەوەکانی پێشوشە هاوسەرگیری هەبوو لە نێوان خەڵکانی کورد و عەرەبە هەم کچی شووی کردووە بە عەرەب هەم کوڕیش کچی عەرەبی هێناوە ئەتوانم بڵێم کێشەکە خۆی لەوە ئەبینێتەوە کە ئێستا لە ئێستادا ئەو ئاوارانەی کە هاتوون بۆ کاتێکی مۆقەت هاتوونەتە ئێرە یعنی بۆ ماوەیەکی هەتایی نەهاتون بۆ ماوەیەکی دوور و درێژ نەهاتون بۆ ماوەی چەند ساڵێک هەر کاتێ گوزەران و بارودۆخی وڵاتی خۆیان ئاسایی بۆەوە شوێنی نیشتەجێبوونی خۆیان ئەو کاتە ئەگەڕێنەوە شوێنی نیشتەجێبوونی خۆیان کێشەکە ئالێرەوە دەست پێەکە لەو کاتەیە کاتێک کە کچێکی عەرەب هاوسەرگیری لەگەڵ پیاوێکی کووردا کردبێت
پیاوەکەش خێزانی هەبێ و چەند مناڵێکی هەبێ بەڕاستی ناتوانێت دەستبەرداری ماڵ و مناڵ و خێزانی یەکەمی بێ و لەگەڵ ئەم ئافرەتە عەرەبەیە هەستێ کۆچ بکا و بڕا بۆ شوێنێکی تر و لەوێ ژیان بەسەر بەرێ لە هەمان کاتە لەوانەیە ئەو کچەش ئیستعدادی ئەوەی تیانە بێت دەست دەکە سوکار و دایک و باوک و ئەهل و شوێنی نیشتەجێبوونی خۆی هەڵگرێ و لەگەڵ ئەم کابرا کوردە لە کوردستان ژیان بەسەر بەرێ و بمێنێتەوە کێشەکە خۆی لێرەدا ئەوەیە کە پرۆسەی هاوسەرگیریەکە کاتیە یعنی کە تۆ باسی ئەم پرۆسەیەکەی کە ئەم حاڵەتی کە ئێمە ئێستا قسەی لەسەرەکەین بۆتە دیاردا یەکسەر کە باسی پرۆسەکە پێتان وایە ئەمە ببێ بە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەو زەواجەی کە لە ناو وڵاتانی دراوسەیە هەیە بە ناوی سیغە و بە ناوی متعەوە ببێتە دەرگایەک بۆ ئەوەی بیکاتەوە لە ناو کووردا زیاد بکە؟ ئەکید بنویستم باسیەوە بکەم بەڕاستی ئەمە جۆرێکە لەو جۆرە زەواجە شێوەیەکە لە زەواجی متعە بەڵام لەژێر ناوێکی ترا یعنی کابرایەک کە ژنی یەکەمی نەبێ زۆر بە کەمی ئەبینرێ بچێ یەکسەر لە ناو عەرەبێکە زەواج بکە ئەکسەریەتی ئەوانەی کە چەند زەواجەکەن ئەوانن کە ژنی یەکەمیان هەیە بۆ ژنی دووهەمە چن یان بۆ ژنی سێهەمە چن یعنی بۆ ماوەیەکی کاتی دیاریکراوە چ ساڵێکە یا 2 ساڵە یا لەوانەیە کەمتریش بێت لەبەرەوە ئەتوانین بڵێن ئەمە شێوەیەکە لە جۆری زەواجی متعە. سپاس دەگەڕێم وڵات. بەڵێ کاک ئەحمەد باسی مامۆستای ئاینیت کرد کە زۆر لەو پرۆسە هاوسەرگیریانە لە دەرەوەی دادگا لە مامۆستا ئاینیەکانیکەن ئەو مامۆستا ئاینیانە ئیلتیزامێکی یاساییان لەسەر نییە کە نەتوانن ئەو لادانە بکەن ناکەونە بەرامبەر یاسا بەڵێ نەخێر ئیلتیزامێکی یاساییان لەسەر نییە ینی دادگا لێ پیچینیان لەگەڵ ناکە تا بڵێن ئەو هاوسەرگیریانە ئەنجامە ئاساییە ئێستا خۆی هەر زەواجەکان ئەکرێ ئەو پرۆسی هاوسەرگیری ئەکرێ پێش ئەوەی بێنە دادگا لە لای مامۆسای ئاینی مارە ئەبڕێن ئەنجا دێنە دادگا گرێبەستەکان ئەنجامەدەن هەر بە شێوەیەکی گشتی وا باوە وەکو دابوو نەریت و عنی وەکو کوردەواری خۆشمان ئەو حالە ینی باوە بەڵام وەکو لێپرسینەوەک نییە بەڵام ئین لە هەندێک حالات نەبێ هەندێک دیاردە نەبێ بەڵام ئەگەر هاوسەرگیریەکە خواروی 18 ساڵ بێت یاخود 5 ساڵ بە خوارەوە بێت تاوان ئەنجام درا بێت بە زۆر بێت یان ئەو حالەتانە بێت ئەو کاتە ئەو دادگا لێپرسینەوە و لە کاتێکا کە شکات بکرێت بڵێ کە داوایەکە جولاندرا بێت اینجا دادگا لێپرسینەوە باشە مامۆستا ئاینیەکان نازانن کە نابێت کچێک بە هاوسەرگیری لە نێوان کچێک و چۆن هیچ تەبعاتێکی یاسایی لەسەر نییە ئەگەر ئەوان کچێکی 15 ساڵ بن بەشوو زەواج لە نێوان کچێکی 15 ساڵ و پیاوێکی 6 ساڵ و 7 ساڵ ئێمە ڕۆژانە ئەو شتانە ئەویستین زۆر جار مامۆستایەکان ئاگیان لێ نییە ینی خەڵک فێڵیان لێ ئەکرێت ینی فێڵەکات ئەڵێ ناسنامەکەی پیشان نادات خۆی بە فڕۆزە پێویستوە ئاکات مامۆستا ناسنامەکانیان بخوێنێتەوە ینی تەمەنی هاوسەرگیری هەیە یان نیەتی ینی خۆی ئەبێ ئەمە نابێتە هۆی گرفتی زۆر گەورە لە ناو کۆمەلگا کە حتمما گفتی زۆر گەورە دروستەکە تۆ کەسێک کە خواروی 18 ساڵ بێ و پرۆسی هاوسەرگیری دروستکە توانێ ئەو قابلیەتی نیە هاوسەرگیری بڕێ کە لەوانەیە بۆ بەرژەوەندی پیان ئەکی لەو تەمەنە جیاوازەتەوە تەمەنەکە زۆر جیاوازە بێت 15 ساڵ و لەگەڵ 50 ساڵیان 45 ساڵ 50 ساڵ زۆر جیاوازە بێت بەڵام کۆمەلگا خۆی لێلا ئەدات ینی سپاس دەکەم کا کامەران تا چ ڕادەیەک ئەوەت بینیوە کە ئەو جیاوازی تەمەنە هەبێت لە نێوان ئەو پیاوە کوردانە و ئەو کچە ئاوارە عەرەبانە جیاوازی تەمەن هەیە تا 25 ساڵ هەیە 20 ساڵ هەیە زۆرن ئەمەش بە ژمارەیەکی زۆر هەیە نەخێر تاکە ئەی زیاتر ئەو حاڵەتانەی دێنە بەرچاوچین زیاتر تەمەنی ئاساین هەروەکو باڵێن مالیت 1970 و مالیت 90 پێکەوە هاوسەرگیری بکەن یعنی زۆربەی زەواجەکانی دێنە پێشەمە زەواجی بینی کورد و عەرەبی ئەوانەیە بەڵام زەواجی ئەوەی کە باسیشمان کرد 25 ساڵە و 30 ساڵە و 20 ساڵە جیاوازیان هەیە ئەوانش تاکتاکەیە نەک عەلەکتەری ئەوان بی هیچ هاتۆتە بەرچاوتان کە ئەو مامۆستا ئاینیانە تووشی بەرپرسیارەتی بوو بنەوە لەسەر ئەو زەواجانی کە کردویانە؟ ئەو دادگای تایبەتمەندە بە بڕینی مارە بڕین دادگای باری کەسی هەولێرە هیچ عنسوڕێکی جەزایی نیە هیچ عنسوڕێکی لێپرسینەوەیان نییە ئەگەر هات و کێشەیەک لەو بابەتەی ڕوویدا دادگای لێکۆڵینەوە هەردەستی بە جولاندنی ئەو داوایە. باشە تا چ ڕادەیەک ئەم زەواجانە جگەل لەوەی کە لە نێوان پیاوی کورد و کچی عەرەبا هەیە هەیە لە نێوان کچانی کورد و کوڕی عەرەب و پیاوی عەرەبا؟ تاک هەیە بڵێ
وەچی باسمان کرد مهمترین شت لە زەواز ڕغبەتە زۆر ئاساییە کچی کوردیش ڕغبەت کامیان ئاسایی تر دێتە بەرچاو کە زیاتر لە ڕغبەت و لە ئیرادەیەکی ئاساییەوە زیاتر لە خۆیان ڕاببینە سەرکەوتوتر دەبن ئەویانم پێ بە ئاساییترە ئەی جیابوونەوەکان کامیان زیاترە جیابوونەوەکانیش وەلە ئەوە ئیشی ئوستاز ئەحمەدیە ئەو دەتوانێت زیاتر لە کەسەکان تەلاقەکان زیاتر کامیان جیابوونەوەکان زیاترە کچە کوردەکان ئەگەر لەگەڵ عەرەبا زەواجیان کردبێ نەخێر ئەوە کچە کوردەکان ئەگەر زەواجیان کردبێ ئەو حالەتە حالەتی کەم هەیە کچی کورد زەواز لەگەڵ عەرەباکات وەکو هەروەکو باویش بوو لە هەشتایەکان و لە ساڵی نەوەتەکان و پێشتریش کچێکی هەولێر زەواجی لەگەڵ کوڕێکی بەغدا کردیان لە بەسڕا کرد ئەوە ئاسایی بۆ ئەوە حالەتە بەڵام وەکو جیابوونەوە کە زیاد بێت کچە عەرەبەکە لەگەڵ کوڕە کوردەکەیە وەکو باسشم کە سەرەتا ئەو ڕێژێشمدا 195 جیابوونەوە 195 ئەو پرۆسەیە جیابوونەوە بەر ئەوە ئێمە لە دادگاکانە ئەیان بینین هەمووی ماوەی ئەو پرۆسی هاوسەرگیریان کە پرۆسەکە ئەنجامە دەن و دوای گواستنەوەشیان ساڵێک 2 ساڵ ناخەیەنێ کە ئیشباعەکەن لە هەموو غەرائیزی خۆیان ئەوانە کەواتە کە باسی زەواجی متعەمان کرد دیار بوو ویستم تشکێک بخەمە سەر ئەوەش ینی ئەو دیاردەیە وەکو دیاردەیە ڕوویە کردووە لە ژێر ناوێکی ترە زەواجایە بەڵام ئەوە هێواش پەرەسێنی و بەرەو پێشتر ئەڕات ینی ئەڵێم ینی تەنەها ساڵێک یان 7 مانگ بووە یان 8 مانگ بووە بە ناوی زەواجەوە کراوە بە ناوی زەواجیان کردو کە پرۆسی هاوسەرگیریان کردووە بەڵام ساڵێکی نەخەیاندووە جیابوونەتەوە خۆ جیاوازیشی نییە لەگەڵ زەواجی متعەیە ئەتو ماوەکە ینی تەنها ماوەکەیە جیاوازیشی وانی ئەو تۆ نییە بەڵێ لانە خاندەینەوە لای تۆ ئەگەر ئێمە باسی ئەوە بکەین کە زەواجی نێوان پیاوە کوردەکان و کچە عەرەبەکان مەترسیدارە لەبەرەوەی کاریگەریە بێت لەسەر ئەو مناڵانەی کە لە دایکە بن ئەگەر ببن کەواتە ئەو مەترسیە لە کاتێکانیە کە ئەگەر کچێکی کورد زەواج بکا لەگەڵ پیاوێکی عەرەبا لەبەرەوەی ئەو دایکەکەیە ئەتوانم بڵێم نەخێر بەو شێوەیە مەترسی نییە لەبەرەوەی کچێکی کورد کە زەواجەکات ئاوارە نییە یان لەژێر بارودۆخێکی سەختی ژینگەییان نییە یان لە ئاوارەیە ئەو بڕیارە چارە نووسازە نایە بۆ ئەوەی هاوسەرگیری بکە بۆ کاتێکی مۆقەت و لەو بارودۆخەنە هەمواری کەتیایەتی دەرچێ و ڕزگاری بێ لەبەرەوە بە کامل قەناعەتی خۆیەوە بڕیاری هاوسەرگیری ئەیە بۆ یاتوانم بڵێم ڕادەی هاوسەرگیریەکە سەرکەوتوترە و مانەوەی زیاتر بەردەوامی زیاتر وەرەگرێ و لە داهاتووشە ئەگەرنەوەیەک بخرێتەوە باوەڕ ناکەم بەو هەموو کێشانەیە تێپەڕێ کە کچێکی عەرەب لە ژێر بارودۆخێکی سەختی ژیانە بڕیاری هاوسەرگیری ئەیە بە بەراورد بە کچێکی عەرەب لانە خانەگەردی قەت بین هەمیشە کە باسی ئەم دیاردەیە کرێ کچەکان گوناحبارەکرێن پەنجەی تاوان بۆ کچەکان ڕاکێشرێ کە کچەکان لەبەرەوەی ڕازینین بەوەی کە بە کەم ڕازینین بۆیە پیاوەکانیان کوڕەکان ڕۆکەنە زەواجکردن لەگەڵ کچی عەرەبە ئەمە غەدرێک نییە لە کچەکانەکرێ لە کاتێکا کە ئێمە ئەبینین کە هەر بۆ خۆی حاڵەتەکە لەوە ناچێ حاڵەتێکی کۆمەڵایەتی ئاسایی بێ ئەم زەواجانی کە لە نێوان ئەم پیاوە کوردانە و ئەو کچە عەرەبانە ئەکرێ غەدرێک نییە لە کچە کوردەکان کە ئەکرێ کە کۆمەلگا لەیانەکە بەدڵنیاییەوە ئەتوانم بڵێم ئەوە غەدرێکە و قسەیەکی بێبنەمایە کە بەرامبەرە و کچە کوردانە ئەکرێت چونکە ئەتوانم بڵێم کچی کورد وا بەو شێوەیە پێداگری ناکە لە پرۆسەی هاوسەرگیریە کە داوای تەڵەباتێکی ئەوەنە قورس بکە کە لە توانای کوڕانە بێ لەوانەیە حاڵەتمان هەبێت طبعاً دیاردە هەیە حاڵەت هەیە کە بە شتی کەم ڕازی نابێ بەڵام ئەوەشمان هەیە کە تەنها قەناعەتی بە کوڕەکە هەیە و خۆشەویستی و پێکەوە ژیان لەسەر و هەموو شتێکەوە ئەبینێ لەبەرەوە ناکرێ ئێمە پەنجەی تۆمەت بۆ کچانی کورد ڕاکێشین بڵین ئەمان سەبەبن ئەمان هۆکارن بۆ ئەوی پیاوان ڕووبکەن ئەوەی کە لەگەڵ کچانی عەرەبە هاوسەرگیری بکەن ئەتوانم بڵێم ئەمە خۆی لەوا بینێتەوە کچانی کورد کە هاوسەرگیریەکەن بۆ مەودایەکی درێژە ڕوانن یعنی هاوسەرگیری بۆ ڕۆژ و دوو ڕۆژ و ساڵ و 2 ساڵ ناکەن لەبەرەوە بە شێوەیەک بڕیارێن کە بە کامل قەناعەتی خۆیان و خێزانەکانیانەوە بچنە پرۆسەکەوە بەڵام کچانی عەرەب ئەو کچانی کە ئاوارن و عەرەبن بۆ مەودایەکی کورتە پرۆسەکە بۆ حاڵەتێکە بۆ با بڵێن بۆ بارودۆخێکی زەمەنی دیاری کراوە بۆ مودەیەکی زەمەنی دیاری کراوە بۆ مەسلحەتێکی تایبەتە لەبەرەوە لەوانەیە ئاسانتر و خێراتر بتوان بڕیاری پرۆسەی هاوسەرگیریەکە بن
بەڵێ سپاس کاک ئەحمەد لە کاتێکا کە کچێکی عەرەب بێت یان تورک بێ یان فارس بێ شوو بکا بە کوڕێکی کورد یان پیاوێکی کورد ئەمە چ دەرگایەکە کاتەوە بۆ کەسوکارەکەی بۆ ئەوەی کە لێرە بن چه ئاسانکاریەکە کا بۆ ئەوی ئێمە لەو لایەنەوە بتوانین سێری کەین کە مەسلەی بەرژەوەندی و ئەم شتانەیە بڵێ خۆی دەرگاکردنەوەی بۆ ئەو بابەتە لێرە ئەوان ئێستاوان پێویستیان زیاتر پێویستیان وەکو کاکەمەرانش باسی کرد پێویستیان بە ئیقامەیە هاتووە چۆکردنە ینی ئەو بارودۆخی کە زەواجی کچەکەیان ئەو دەرگایان بۆ کاتەوە ئاسانکاری بۆ براکەی و بۆ باوکی و بۆ ئەمانەیە بەڵێ بۆ ئەوانە ئاسانکاریە کاتەوە ئێستا بڵێن ئەو شارانی خوار و وەکو بەغدا و شارەکانی تر ئەوانە ئەو ئەمان و ئەو کار و کاسبی ئەو شتانی تیانە بۆیە ئەمانش لە ڕێی هەڵخواستنەوە وەکو فرسەتێکە بۆ ئەوان کە پرۆسەکە ئەنجامەدرێ لەوێەوە ئەوان دێنە شارەکانی کوردستان بە هۆی ئەو زەواجەوە زۆر جار بۆ بەهۆی زەواجەکەەوە باوکو و دایش و برای و کەس و کاری هاتوونە لێرە نیشتەجێ بوونەوە بە هۆکاری ئەو زەواجەوە ئەی بەنیسبەت کوردێکی کچێکی سووریەوە یان کچێکی تورکەوە یان کچێکی فارسەوە چی ئەوانیش بەنیسبەت چونکە ئەوان لە وڵاتێکی ترەوەن بە پێی یاسا ئەوان جیاوازترن ئەوان زۆر جیاوازترن ئەوان جیاوازەکەیان لەوەیە ئەوان پێویستیان بەو ئیقامە ئەو شتانە ینی زۆر نییە ینی سووریەکان لوبنانیەکان هەر لێرە ئەوانیش زۆر زۆر پێویستیان پێنیە تەنها وەکو شارەکانی تری عێراق نین بەڵکو شارەکانی عێراق ینی وەکو کوتیانتە دیاردێکی تەواو ینی پێویستیان بۆ ئیقامە بۆی بژێن لە کوردستانە هەوڵ ئەدەن کەواتە ئەو زەواجاکەن وەکو ئەو زەواجانەی کە ڕۆژهەڵاتێکن لەگەڵ ئەوروپا بۆ ئەوەی کە بچەند ئیقامی پێوەگرن بزەبت ئەو هەیە هەروەها ینی کچە تورکیەک ئەگەر کوڕێکی کورد بیهێنێت لە ڕۆ قانونیەکەشەوە هیچ گرفتی نییە هیچ کێشەی نییە ئەو پێویستی بەوە نییە مەسەرەن مەزدەری مەعیشەی لە کوردستانە دروستکات یعنی بژێوی ژیانی لە کوردستانە دروستکات یاخود ینی کەسوکاری بێنێتە کوردستان پێویستی بەو شتە نییە ینی ئەو کارانە نییە ینی تەنها پرۆسەکە ئەنجامەدا بۆ گەیشتنە بە یەکتی و سەرکەوتوشە زۆر جار سەرکەوتوش بوون ینی بووشە و ڕۆژی داوە بەڵام وەکو شارەکانی تر ئەوان پێویستیان بەو کاروبار و بژێوی ژیانی خۆیان هەیە بۆی دەربچن لەو نەهامەتیانەی لێن دەژین لا نەخان وەکو کۆمەڵناسێک ئەم پرسیارەت لێ یەکەم پێ دوایە هیچ چارەیەک هەبێ بۆ ئەوەی ئێمە لەم جۆرە کۆمەلگای کوردی بتوانێ ئەم ماوەیی کە ئەو ئاوارە زۆرانە لێرن ئەو دیاردەیە تێپەڕێنەیان کەمی کاتەوەیان سوکی کار پێ دوایە ڕێگە چارەیەک هەبێ بۆ ئەمە ئەتوانم بڵێم ڕێگە چارە لەوە خۆی بینێتەوانەیە کە یەکەم شت لە ڕێگەی وشارکردنەوەی تاکی کوردەوە پیاوی و ڕگەزی نێری کورد وشیار کرێتەوە لەوەی کەوا پرۆسی هاوسەرگیری دووەم خۆی لە خۆیان پرۆسەیەکە خوڵقەنەری کۆمەڵە کێشە و گرفتی کۆمەڵایەتە و ئەگەر لە دەرەوەی هەرێمی کوردستانیش ئەم پرۆسەیە بکواتە با بڵێن لەگەڵ کەسێک کاویکاکە لە ڕگەزی خۆی نەبێ و لە قەومیەت و کللتور و هاو نیشتیمانی خۆی نەبێ توان بڵێن مە لێرە کێشەکان قوڵترەکاتەوە لەبەرەوە وەکو کۆمەڵناسێک من ئەتوانم بڵێم ئەمان ڕۆڵی ڕاگەاندنەکانە ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بتوانێت لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە تەوعیەی تاکی کورد بکە تەوعیە نێری کورد بکە کە پیاوی کورد چیدی ڕوونەکەنە پرۆسەی هاوسەرگیری لە دەرەوەی هەرێمی کوردستان و لەگەڵ کچانی ئاوارەی عەرەب ئەگەر هەر تۆ پرۆسەکەش ئەنجامەی وەکو ڕگەزێکی نێری کورد بە لە چوارچەوەی کللتور و عادات و داب و نەریت و تەقالیدی خۆتا بێ بۆ ئەوەی ئەگەر سبەینێ لێکترازانێکیش دروست بوو کێشەی کۆمەڵاتی زۆر گەورە نەخۆڵکانێ بەڵێ کاک کامەران پێ دوایە یاسا لەلایەکەوە دەرگایەکی داخستووە و یاسایەکی زۆر مەدەنی دەرکردووە بۆ ئەوەی کە پیاو نەتوانێت هاوسەرگیری دووەم بکە بەڵام لە هەمان کاتیشە فێڵێکی شەرعی زۆر ئاسان هەیە کە پیاوەکە بە نیو سەعات ئەگاتە ئەو شوێنەی کە ئەتوانێت لە دادگا زۆر بە ئاسایی ئەمە قەت ئەوانە نەبوون نابن بە گرفت لە دادگا یاسا دەرگای دانەخستووە یاسا مەرجی داناوە هەر کەسێک ئەو مەرجانە یاسا داینەوە تێدا بێتە زی زۆر ئاسانە و ژنی دووەمیشی بۆ دەکرێت پرسیارەکە بابێمە لای بەڕێزت ئەو پرسیارەت لێ بکەم ئەمە فێڵێکی شەرعی نییە کە یاسایاوێتی بە ئەو پیاوانی کە ئەنوێ هاوسەرگیری دووەم بکەن لەلایەکەوە منعیانەکە
بەڵام لەلایەکی تریشەوە هەموو گرێبەستێکی هاوسەرگیری لە پردێەوە و لە شێخانەوە و لەو شوێنانەی کە پیاوەکان ڕووی تێەکەن بۆ ئەوەی ئەم هاوسەرگیری بکەن هەمویان قبولن کەواتە چ جیاوازیەکە بێ ئەگەر لە ناو مرکزی هەولێرا و لە ناو مرکزی شارەکانانە بەڵێ خۆی ئەو پرۆسی هاوسەرگیریە ئەو گرێبەستی هاوسەرگیری کە دەرەچی لە دادگا چ لە بەسڕە بێت لە پردێ بێت لە شێخان بێ چ لە هەولێر بێ هەمووی هەروەکو یەکە یاسا هەر بەیەک چاوسەیرێکات لێرە پرۆسی هاوسەرگیری دووەم لێرە دادگای ئێمە ینی مەرجی بۆ داناوە ئەو مەرجانە پیاوەکان ناتوانن جێبەجێ بکەن بۆیە ڕوو ئەکەنە شارەکانی تر بۆ دادگاکانی تر ئەلەوێ بەڵام بە ئاسایی ئەو گرێبەستە وەرەگیرێ کە لە شارۆچکەکانی ترکرا ئەوان ئاسانکاری زۆر دەکەن ئەوان ینی ئەو مەرجانیان نییە وەکو لێرە مەرجەکان باشە لە کاتێکە هەولێرە زانێ ئەمە دانیشتووی هەولێرە چووە لە پردەیان لە شوێنێکی تر ئەم عقد زەواجی کردووە هیچ محاسبەیەکی ئەو کەسانە ناکە بەڵێ حتمما ئەستا زۆر جار لە دادگاکانی کەرکووکانیان کردو ئەبێ تەید بختار بێنێ ئەبێ مەسەن دانیشتووی کەرکووک بێ ئێستا زۆر لە دادگاکانی کەرکووکشە ئەوانی کە ئەزانن خەڵکی هەولێرن و یان شارەکانی کوردستان سلێمانی ئەوانن دوهۆک ئەو پرۆسییان بۆ ناکەن هیچ هەماهەنگێک نییە لە نێوان دادگاکانی ناو شار و دەوروبەرەکان بۆ ئەوەی کە بڵێن ئەم زەواجانە با بە پێی یاسای لای ئێمە بکرێت کە بە پێی یاسای کوردستان ئەوە هەیە ئێمە بڕیارەکانی ئێمە جیاوازە لەگەڵ بڕێڕەکانی دادگاکانی دەرەوەی هەرێمی کوردستان جیاوازەکەشی هەمان یاسایە بەس بەڵام ئێمە مەرجەکانمان تۆزێک تونترن یعنی ئەبێ هاوسەرگیری دوم ئەنجام بدات ئەبێ هۆکاری پزیشکی هەبێت ئەبێ ئیمکاناتی مادی هەبێت ئیمکاناتی بەخێوکردنی ژنی دووەمی هەبێت مەرجەکانی پرۆسی هاوسەرگیری دووەمی تۆزێک ئێمە لێ لا ئێرە بە تونتر وەریگرتووە دادگاکان زۆر بە ڕەزامەندی خێزانی یەکەمی ئەوێت لە دادگاکانی دەرەوەی هەرێمی کوردستان بەو توندیێنی ینی بڵێن تون بێت لەسەر ئەو کەسانی کە یانێت پرۆسی هاوسەرگیری دووەم بکەن بەڵێ سپاس دەکەم لانەخان پێ وایە یاسا لێرەدا ڕێخۆشکەرە بۆ ئەوەی ئەم دیاردەیە بەرەو زیادبوون بڕوات ڕای جەنابەت چییە لەو بوارە؟ ئەتوانم بڵم یاساش لە زۆر و لە کەم کاریگەری هەیە بۆ پێی کە بە ڕێزت ئاماژەت پێ کرد لەلایەکەوە ڕێگریەکە لە پرۆسەکە لەلایەکی تریشەوە هەموو ئەو هاوسەرگیریانەی کاچێتە بەردەمی ڕەدی ناکاتەوە و جێبەجێیکە کەواتە ضرورە یاسایەکی تایبەت بۆ ئەم بابەتە دەربکرێ کە لێپێچینەوە بکات لە هەر پیاوێک کە پرۆسەی هاوسەرگیری دوم ئەنجامەیە و بەتایبەتی ئەوانەی کە ڕەگەزی عەرە بهێن و لە ژێر تەمەنی ئاساییەوەن بۆ پرۆسەی هاوسەرگیری ڕێگا دابنێ بۆ ئەوەی کە ئەم چیدی ئەم جۆرە هاوسەرگیریانە ئەم جۆرە پرۆسی هاوسەرگیریانە بە ئەنجام نەگەێنرێ و لە دادگاوە فەشەلی پێ بهێنرێ و چیتر ڕێخۆشکەری نەکات بۆ تاکی کورد بۆ ئەوەی بەرەو پرۆسەکە هەنگاو بنێ ئەگەر کۆمەڵێک بربەست و ڕێگری لە دادگاکانەوە هەبێ کۆمەڵە گیرروگرفت و تەنگ و چەڵەمە دروستکا لە بەردەم پرۆسەکەیە دڵنیا وردە دیاردەکە خۆی بەرەو کاڵبوونەوە و کەمبوونەوە ئاچێت. کاگ ئەحمەد سپاس دەکەم لانەخان کاگ ئەحمەد لە کاتێکا کە ئێمە لە قەیرانێکین قەیرانێکی دارایی و قەیرانێکی سیاسی و ئەوە خەریکە ئەمانەشە بنە قەیرانی کۆمەڵایەتی پێدوانیە یاسا و دادگاکان ئەبێ قورساییەکی زیاتریان هەبێت لەوەی کە ببنە